سلاو او دمه هنگو باش بید. از زهرا تیارم. لپروگرام سکوی گنجات گل هنگو دانم. لپروگرام او جاره دا ده بحثی بابتی که زوره گرین کن. هر وقت امزانین پرسا جنگل سرانسری جهان دا پرسکا گرینگه و لکردستانش دا بتایبتی. پیزبون هوا مشکله که گوره و بکار اینانا پلاستیکی مشکله که دیگه. آیا گنج چطور دشتن؟ دستکی ضرور و گرین که بیتلوی برای پیش برنه ده. دورو که ده گل کمالا گنج کال بوارد جرجیا ده ده مناقشه که سود بخش کن درباره ابابته. گل مداره. سڵاو لە بەرنامەی سەگۆی گەنجانەوە من ئاسۆش کاک سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگەی ڕێکخراوەکەمان کار دەکات لە بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی و لە ڕێگەی خۆل و سمیناری ژینگەیەوە لەگەڵ ئەوەشانی گەنجان دەدات بۆ خۆگونجاندن و کەمکردنەوەی پاشماوە ژینگەیەکان. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من نەقیب شەیما فەرحان لە فەرماندەی کاروخ یەکەی 51 بەشی هوشیاری ژینگەیی سنووری کار و چالاکیەکانی ئێمە لە سنووری دەرەوەی شارە بۆ تۆمارکردنی هەموو جۆرە سەرپیچی ژینگەی و پاراستنی ژینگە. بەخێر بێن لە بۆ بەرنامەی سەکۆی گەنجان ئەمن گەشببینی دریس سەرۆکی ڕێکخراوی هەسارم. ڕێکخراوی هەسار لە بواری گۆڕانی کەشەوەوادا کار دەکات و زۆر پرۆژەمان ئەنجامدایە بە هەماهەنگی کۆمەڵک گەنج. ئیشاڵڵا ئەوڕۆ لەو بەرنامەیەدا زۆر بە تێری و تەسەلی زۆر بە باشی باسی هەموو چالاکی پرۆژەکانمان دەکەین. دووبارە بەخێر بێن. بەخێر بن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من ئیسرا ئەسوەد دەرچی کۆلێژی بایۆلۆژی و لە ئێستادا قوتابی شیکاری نەخۆشیەکان و هەروەها ئەندامێک چالاکی ڕێکخراوی هەسارم لە هەمان کاتدا خاوەنی بیرۆکەی بایۆماسم ئێمە لەگەڵ ڕێکخراوی هەسار هەڵئەسین بە بڵاوکردنەوەی ئەوێرنێس و هۆشیاری بۆی خەڵک ئاگادار بکەینەوە لە ژینگە و پیسبوونی ژینگە دووبارە بەخێرهاتنتان دەکەمەوە. از خوشحالم که ئەو ڕووکە لە هەوایەکی پاکدا و لە جەیەکی جوانی ژینگەیدا قەرارە لە سەر پرسەکە ژینگەییە گرنگ گفتوگووەکە بەرهەمدار بکەین. من پێ باشە وەکو ئەجەندە بەرنامەی کەسێکی هەڵبژێرین وەکو پێشکەشکار ئەس شەیماخانی پێشنیار دکەم چونکە جیاوازت نامەدا ئەس پێشنیار دکەم ئەو ببیتە پێشکەشکار و کوبوونەوە ڕێوە ببەتن. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە بەس ئەس حەز کەم نەفەرێکی دیبێ بڵەوە دکتۆر گەشببینی بیتن ببتە پێشکەشکار و بەرنامە بەدی بکات. باشمادە بخۆ دەست پێکردنەوە خۆش کۆتایی پێناینی. بخۆشە کەسێکی دیکە بێتە سەر. بازانی سراحان بکە یعنی ژینگەیەکی تەواو بیت خەڵک پێمان گۆبزانین ئەو گرفتە ژینگەیانی ئەمە ئیشی لەسەر دەکەین کسنا بەڕای و پرسیارەکە بالە تو دەست پێ بکەوت ئەمە زۆر لەسەر دەبیت. وڵا پێشەوە شتێکی خۆشحاڵ بووم ئینشاڵڵا و کۆبنەوەی بەرهەمدار دەبیتن و زۆر کەس سوودمان لێ وەردەگریتن. ڕاستەخۆ دەستمەناو بابەتەکەی بە کاتەکەیەوە بکەین لەو پرسیارە دەست پێ دەکەم کاگاسووە لە تو دەست پێ دەکەم بارودۆخی ژینگە یعنی ڕاست لەوەی دەست پێ بکەین کو دەبینیە تو لە کوردستاندا بەعام هەموو کوردستان. بەڵێ ئێمە ئەگەر بین باسی ڕەوشی ژینگە بکەین دەبی ژینگە دابەشکەین بۆ کۆمەڵک سێکتەر. ئایا ژینگە چەند هاوڵاتی خۆی لەگە ژینگەی گونجاندیە؟ ئایا گرفتە ژینگەیەکانتین چێ بەرپرسە لە گرفتە ژینگەیەکان؟ ئایا بەس دەسەڵات؟ ئایا حاوڵاتی؟ یان هەمومان پێکەوە؟ چێ بەرپرسە؟ ئەگەر بین چیکەینەوە دەبێ هۆشیاری ڕۆشنبیری یاسا بینین تێکەڵ چێشی بابەتەکە بکەین. هەمووی ئەوانەی کە تۆ باسی دەکەی کاک ئاسۆ دەگەڕێتەوە بۆ خودی شخصەکە. ئێمە کلێرە باسی گەنج دەکەین دەبێت گەنجەکە بە خۆی بڕیار بداتن ژینگە دۆست بیت بە پێ جیاوازی ئاین و بە پێ جیاوازی حەزب بە پێ جیاوازی هەر حکوومەتێک یان هەر ئایدۆلۆژیەکێکی هەیە ئەوانە هەمووی بە یەک لاوە دادەنێ ئەوەی کە گرنگ بیت و لە لای دوورسوزانە کاری بۆ بکات دەبێت ژینگە بیتن. من کە خۆم وەکو شخصێک بڕیارە دەم ژینگە دۆست بم تێتەوە لە هەر تەمەنێک بم هەر ڕەگەزێکم هەبێ من ژینگە دۆستم. ئەوزە شەیما دەمێ لێرە لە چ قەت ئەکەم ڕاستە ئەوەی تو دەڵیتەوە بەڵام کەسێک هۆشیارە لە ژینگە یاساشمان هەیە یارمەتی دەربی یاسا بەڵام ڕۆشنبیر نییە یان ڕۆشنبیرە هۆشیار نییە. ئەم لەسەر چ بنەماکی دەبێژین کو تاکێمە هوشیار نییە ئەسان تاکێمە بپێوەنداتەلنیک من هەی زۆر زۆرش هوشیارە یعنی مە لە یەکمان هۆشیارە لە چی؟
باری جینگە زۆر باشە هوشیارە لە چێ مشکلامە لە چیە مەتوێتن خەڵک لە چێ هوشیار بیت باشە ئەولەویەتامە چییە؟ ئەولەویەتامە چییە؟ بابەتەکە ئەوەیە ئێمە وەکو گەنجێک لە ڕێکخراوی هەسار کۆمەڵە گەنجین هەستاوین بە ئەوە ینی نەڵێم من هەمومان ئەکیید چونکە هەموو گەنجێک ئەتوانێت ئەو شتە بکاتن فکرێکمان داناوە بە ناوی بایۆماس ینی ئەوە هەیە لە شوێنەکانی تر بەڵام ئێمە هێنامانە ئێرە ویستمان کوردستان و ئێرەش ئەو شتە ببینێت بایۆماس چییە؟ ئێمە هەڵەسین بایۆماس بخۆی لە ڕاستیە بەشی زۆر زۆرە ینی ئەتوانی وەکو بایۆماس بەکاربێنەوە مشكلەکە چی حل دەکەیت یان کارەبای دروست مشكلەکە چی مشكلە ئەوەی کە تو دەتەوێت ئیشی لەسەر ئەو بابەتی لۆ گرنگیان من لۆ گرنگی بە فکرەی تو بدەم لۆ گوێت لێ بگیرم لەبەر ئەوەی ئێمە لە کوردستان پاشماوەی ئاژەڵ و پاشماوەی پلانتمان زۆرە بێزگە لە پاشماوەکانی تر زۆرە وە کێشەی تریشمان هەیە لەگەڵ ئەو پاشماوانە کە نەبوونی کارەبا و نەبوونی غازە و هەروەها ڕۆک لێرە ئەوەندە ڕاستە هەیە بەڵام زۆر بکات وشک ئەبێتەوە یاخود ئەو پێی کە بۆی بەکاردێتن باش نییە ئێمە هەستاوین بۆ پرۆژەیە گرنگیمان بە هەموو لایەنەکانداوە پرۆژەکەی ئەم خاتونە پرۆژێکی زۆر باشە بەڵام من دەڵێم من چ بکەم وەکو گەنجێک پاشماوەی ماڵان کەم کەمەوە ئێمە ئەو شتەکەین پاشماوەی ئاژەڵی کو دەکاتەوە ئەوە میمە بەڵێ ئێمە ئەڕۆین لە با بڵێن سەرتا دەست پێەکەین خۆی لە ئاسڵا کە پرۆژەکە گەورە ئەبێ هەم پاشماوی ماڵانش خراکرێتەوە بەڵام سەرتا کە دەست پێەکەین لە گومرک و لە ئەو شوێنانە دەست پێکەین کە پاشماوی خواردنیانە ئی سەوزە بە تایبەت لەبەری سەوزە مهمە و هەروە ئەو شوێنانی کێڵگەکانی کە ئاژەڵ بەخێوەکە چێڵ و ئەو شتانیانەیە بەڵە بزەبت ئەچین پاشماوەکەی ئەوان خڕ ئەەکەینەوە شوێنێکیان بۆ دروست ئەەکەین ینی وەکو بۆ منە حەفرێک لێ ئەدرێتن چاڵک یاخود لە تانچیەک هەموو ئەو پاشماوانە پێکەوە تێ ئەکرێتن و لەوێ خۆڵدا دەندرێ یان طبقە خۆڵ طبقە بەس تێکەڵ دەکرێت بەس تێکەڵ دەکرێت دەبێت تێکەڵ بکرێت لەوێ چی ئەبێتن بەخۆی بەکتریا لە هەموو جێک هەیە مازن بەکتریاکە هەموو ئەوەی مادە ئۆرگانیکیانی ناوی هەیە شی ئەکاتەوە بەکتریای سیانۆ بەکتریایە کەشی بۆ گازی میثانمان بۆ دروستە بێت لەگە CO2 گازە میثانەکە ئێمە دوو سەرچاوی وزەمان دەسەکەوێ لە کوردستان کارەبا هەر باش نیە هەمومان نەزانین سەرچاوی کارەبامان دەسەکەوێت لە هەمان کاتا غازیشمان دەسەکەوێت هەر بەو گازە ئەتوانین دابەشی بکەین غازی لێوەربگرین کە سیستەمی غازی بۆ بگوازن لێرە من یەک پرسیار دەکەم بەڵێ بۆ من ئەمن ساڵێکمە لێرە لێدا جیایەکانم کەوەرە تەڕەتولێ خاصە هەمووی تێکەڵ هەموو هینا وردم کرد لە ناو ئێرەدانا پاشان پاشماوە ئاژەڵێکە مینە چی ئیمریشکە چی ئاژەڵان ئی ئاژەڵ چێڵە بزنە هەر هەمووی دێنم تێکەڵی دەکەم تێکەڵ دەکەم لەگەرەوەی ئەو غازەی کە دروست دەبی ئەو غازە دروست دەبی نابی شتێکە بی کۆی کاتەوە دەبی داخراوی سەرەکەی یان یەکەم شت دەبی سەر قەپات بکرێ ئەخرە منە لەم جەوی لە هەواپاتی دەکەی حەجە بزەبت با ئەوە بکەین ئێستا فکرەکەوە بوو ئەوەکەی قسەی بکەین ینی ئەمە قەرارە چ بکەین چ هاوسەنگی گەنج بدەین وەچی فکرەیوی بەکاربیێنی ئیش لەسەر بکات لە گوندەکان دەزانی ئەوەی هەر سەبارەت بەوەی کە چۆن بتوانین گازی ئۆتۆمبیلەکان کەم بکەینەوە ئەو گازە زیانبەخشی دووکە لە ئۆتۆمبیلەکان کە ئۆتۆمبیلەکان دەردەچێت نەوە بالضبط معلوماتم لەسەریە بەس نوع موادێک هەیە دێنن تێکەڵ دەکەن لەگەر بنزین ئەوانە ئەو مادە زۆر زیانبەخشەکەی ڕێژەکەی زۆر کەم دەکە ئەو مادەش مادەیەکی ژینگە دۆستە زۆربەی وڵاتان ئەوانەیە کە ژینگە دۆست ئەو مادەیە بەکاردێنن لە دهۆک هەیە بە تەمام بێنە هەولێری خۆی زۆر فکر هەیە لە بۆ بابەتی سە پەیامەکەی کە ویستمان لە ڕێی سراخانی و بگەینەوەیە گەز دەتوانی بەخۆی داهێنەربی شت بکە ئەس حەزم لێ لەوەی ئەم نەوسایی لە زاهراش بکەم ئەتوو زۆر ئەوەت لەگەڵ گەنجان هەبووە ئاگدارم ینی زۆر هەتا نزیکەی 600 گەنجیش دەڕوە لە هۆشیاری پێگەیاندن گەنجی کو دەبینی لە کوردستان میان بە سەرحەت پێمان بڵێ ئەو زۆر لایەن هەیە درێ گەنجی مەیتی پێ ناکرێت گەز ناتوانین چ بکە ژینگەمان هەموو تێکچوە بەڕای تو گەنج لە کوردستان دەتوانێت تەکلیلی چارەسەری ژینگەی خۆمان سێرەکە ئەوە بکەین بڵێم ئەگەر گەنج چی لە گەنج بکەین چۆن ماڵی خۆی خۆش دەوێت ژینگەی خۆشی خۆش دەوێت چ بکەین کە ئەو گەنجە تێبگاتن ماڵی دووەمی تۆ ژینگەی تۆە چی بکەین بۆ ئەو پێویست ناکێت شتێکی بکەین چۆن گەنج بخۆیە تێگەشتە ئەو داتا کولنیکمە هەیت دیار دەخیتن و گەنج زۆرە بپەروشە بۆ هەندێک و لە بۆری ژینگەیدا شۆل بکەتن ینی بۆ نمونە ئیسراخان نمونەیەکە وەختێک و ئیسراخانە دەرفەت دیتی ڕاستە خۆی تەقدیم کرد باشە و دەرفەت هەبیتن یعنی گەنج دیکەش حاضرن بهێن تەقدیم بکەن و پرۆژەی چێ بکەن باشە هەستی بەرپرساتی دەرفەتیش هەیە دەرفەتیش بپێی ئەوەی و ئەم بشین ئەمە شای دەرفەتی ڕاخسینین اونو كبون من اللي رايخرا هستار لنيكما ما درفته هاي ما درفته دا جنجك وبهن شول بكن
واقعا یعنی دەست پێشخەریەکە زۆر باشە هەی لە ساڵ 2022 دمەوە یەک مانگێدا 820 ساعت خوبەخشی منێ هەبووی باشە ئەو 806 عفوا 806 ساعت خوبەخشی کێم نییە دیکو گەنجێتە تەڵەبەیە گەنجێتە ڕەنگە ئیمکانیەتەکە مادیە باش نەبیتن ئیجاش بێتن بەشداری بکات لە پرۆژەیەکی ژینگەی دەستکەوتە لە ساڵ 2023 یعنی لە ساڵە چوی مە 3000 ساعت خوبەخشی هەبووی لە بواری ژینگە بیکو من بەرزە چاندنە هەر هەبیتن بیکو من تو ئەگەر با بڵێن ئیزافەی دەوێت چکە بەڕێستان دیارن لەو بوارەی تاکیت زۆر گەنج دەبینین کە ئیشیان کردێت ئەگەر دەرفەت هەبی پێ دوایە گەنجی خۆمان توانین ئیبداع بکاتن لەو بوارەی تەماشای ئەمن ڕەشبین نیمە گەشببینم ئۆکەی وەکو ناوەکەی تو گەشببینم لە قەزم گەنج گەت حەزی لێ بێکاری خۆبەخشی بکە بەڵام کۆمەڵک پێداویستیە کە لە خۆبەخشی دەبی بۆی دابین کرێ زۆربەی ئەو ڕێکخراوانیان ئەو کەسانێک کە لە بواری ژینگە کار دەکەن داهاتیان نییە ئەوەی دێ بە ئارەزوی خۆی کاری دەکات بەڵام ئێمە کە دەڵێن بۆ منە لە کوردستان ئەگەر 1000 گەنجمانەبی لەوانەیە 200 گەنجمان ئەوها گەشببین بیت کاری خۆبەخشی بکە ئەکتیو بیتن ڕۆژانە جوولە هەیە بەڵام ئایا ئەوانە لە چه ئاستێکن ئەوانەی لەکن ئێمەە ئێستا گەنجمان لەگەڵا لە قۆناغی بنەڕەتیە هەیتمان لە ئامادەیە هەیتمان لە زانکۆیە دەرچوش ئەوە هیچ کە دەرچوو تەواو بەڵام ئەو گەنجانە تەماشایکە لە 18 تا 24 بۆ خۆیان گروپات دروست دەکەن ئەو گروپانە دروست دەکەن بۆ گروپی ڕێکخراوی هەسارە ئاڤیارە ڕۆژگاری کووردە مەسەلەن داکۆش لە مافی ئاژەڵان هەمە هەنجی دەکەن لە مستەوای کۆمەڵگایە هەموو کەسێکمان خۆبەخشی لە سێکتەری ژینگە جیاوازە یەک ئضافە ئەوەندەی ئەمن ئەزمنم لە خۆبەخشەکان هەبیتن لە ناو ڕێکخراوی هەسا ئەمە دوو جۆری خۆبەخشمان هەیە خۆبەخش لە سێکتەرەکانی دیکایە لە سێکتەرەکانی دیکە زۆربەی هەر زۆری دەوێت ئیشێکی بەدەست بینیتن ئەزمونێکی خڕ بکاتەوە مستقبل بچی لەو ئیش بکات بەس خۆبەخشی ژینگەی خۆبەخشێک نییە کە شتێکی لە دڵدا بی تەواو بوو نە بەردەوامە زانی چۆنە زەهرا ئێستا من پێم وایە بۆ نمونە ژینگە یعنی ئێمە یعنی هەر دەبێ وا فکر بکەینەوە کە ئێمە ینی ژینگە لەبەر بچی ئێمە ژینگە ڕنگدانەوەی خۆمانە کە تۆ ژینگەت نەپارات ژینگەت بە پاکوخاوێنی ڕانەگر بە هەموو بەشەکانی ژینگەوە نەک یەک بەشی بە هەموو تأثیر لەسەر تەندروستی خۆت تأثیر لەسەر ژیانی خۆت تأثیر لەسەر مادی خۆت لە هەر هەموو لایەنەکانەوە تأثیرەکە بۆیە یعنی پێم باشە لەسەروی هەموو ئەوێ کە خۆمان باسی ئەوەکەین ژینگە پارێز بین و ژینگە بپارێزین خەڵکیش یعنی بۆ منە ئەوێرنێس یاخود ئاگاداری بڵاو بکرێتەوە هۆشیاری بڵاو بکرێتەوە کە لەوە تێبگەن هەندێک کەسێ ینی بەیەک بە ژینگە تێگەشت بۆنەوە بەس شت فڕێنەدا یاخود بەس لەسەرەوەی هەندێک سەرنجستان ڕابچێشم دەبۆ کۆمەڵک شت کە کراشە ینی بەزەوە نەڵێن چ بکەین چ نەکەین کرایە لۆ منە ئەمن لازمنی خۆمەوە باز دەکەم کە لێرە وەک سۆرەکی ڕێکخراوی هەسارە ئامادە بوویمە ئەمە طبعاً لەگەڵ هەموو هاوبەشەکانمان کۆمەڵک پرۆژەمان کردیە پێکەوە لە چاندنی دار ئێستا لەوانەیە پێمان وابیتن شتێکی زۆر زەحمەت بیوانە بەس ئەمە هەتا نزیکەی 400,000 داریش ڕۆیشتینە لە چاندن و بەفعلی کرایە لە ناو شاری هەولێر ئەنجام درایە لە شارەکانی دەست پێشخەری کرایە بکەن لە زیادبوونی ڕێژەی سەوزای لە ساڵی 2022 کامیان زیاتر بوو کاکە ئاسۆ 2022 توێژینەوەی هەبیت ئەمە لەوانەیە ئەگەر بەداتای چاندن بی 2023 زیاترە ساڵ بە ساڵ زیاترەی بە ژێرەی چاندن بیت بەڵام بێسە ئەمری واقعوان نییە بوو لەبەر ئێمە تۆ بارانمانەیە کۆمەڵە گرفتمانەیە خزمەت ناکری ئاودانی نییە پرۆژاتی نیشتە جێبوون دروست کرایە بۆ دەردەکەوێت لێرە بۆمان دەردەکەوێت کە دەبێت لایەنە خۆبەخشە ژینگەیەکان لەگەر لایانی حکوومەت و شارەوانی خزمەتگوزاری شارەوانی زۆر زیاتر هاوکاری یەکتر بەس پێم باشە ئێمە دەبینین کۆمەڵک ڕێکخراوەیە کاریان کردیا هەر یەکە لە مووقعک هەسار لە هەولێر ئاڤیار لە هەولێر وار لە سۆران ئاو لە دهۆک ئایندە لە چەمچەماڵ داکۆچی لە مافی ئاژەڵان کۆمەڵک ڕێکخراوی ترێ ڕۆژگاری کورد بابین ئێمە گە تەمەشا بکەیت هەسار دوسێ پرۆژەی زۆر گرنگی هەیە پرۆژەی ساوزکردنی 1 ملیۆن بەڕوو بۆ نمونە پرۆژەی ڕیسایکلینی ئاوەکە ئەمانە خۆی لە خۆیدا پرۆژن مەسەلەن ئاڤیار هەڵمەتی هۆشیاری بەردەوام و خولی ژینگەی بەردەوامیەیە بۆ سێکتەرەکان جیاواز بوونە ئەگەر ئەمن بێم بەس لەسەر ساوزکردن ئیش بکەم کەواتە بێم تێکەڵ ئیشیوی دەکەم بەڵام بێم هاوکاری بم بڵێم هەسار داری چاندیا ئاڤیار هۆشیاری بڵاو کاتەوە هاوکاری لایەنەکان زۆر مهم و زۆر پێویستە بۆی سەرکەوتوتر بین لە کارەکان سەرکەوتنە لە کارەکان دابەشکردنی زۆر گرنگە زۆر پێم باشە کاگەژبین
چ زانیاریەکە با بڵێن لە ڕێکخراوی هەسار باشتر زارێن تەیە سیڤەکی هەسار کە باسکە کە یعنی چی کردیە بەڵێ بەڵێ دەست خۆش بی طبعاً ئەمن ئەگەر باسی هەساری بکەم یان هەر لایەنەشکە لەوەی دەیبەستمەوەکە کۆمەڵە گەنج دەستیان پێکردیا یعنی وەکو گەنجەکانی تر قوتابی زانکۆ بووینە یان دەرچووی زانکۆ بووینە لەبەری ئەوەی گرنگی بەشتی دی بدەن نە ڕۆژانە هەموو ڕۆژێک فکر لە چ دەکەنەوە لە ژینگەی دەکەنەوە خەم لە بۆ ژینگەی دەخۆن ئیش لە بۆ ژینگەی دەکەن و ئەو بابەتەی باستان کرد لۆرە منە دارچاندن کەمە باسی دارچاندن دەکەن لە هەموو پرۆژەکانماندا گرنگترین شت ئاودانەکەیتی 100% لۆی ئەمەکە پرۆژەی دارچاندنمان کرد و گوتیشمان ینی کە ئەو گەنجانەی ئیشەکانیان کردی کۆمەڵە گەندازیارن کێشە ئاویشمان هەیە خۆ ئاویش کێشەیە قەیرانە لۆیە چمان کرد ئاوی ماڵان خاوێن دەکەینەوە دووبارە بەکاردین دواتر جارە کێشەی کارەبا هەیە کارێکی زۆر باش گوزەی خۆمان بەکارهێنایە شتانێک من دارم لێ چاندووە بۆ نمونە پێشمەرگەکان ڕیان نزیکە چونکە پێشمەرگەکان لەوێندا لە ئەرکدان بە شوێکی بەردەوام دەتوانن بە یعنی هەفتەی جارێک یان دوو جار دارەکان ئەو بدەن ئەو دانێک کە ئەمن لە شوێنێک چاندووە کە پێشمەرگەلیە دارەکان گەشت بوونەوە مستەمری شێشانگیری دارەکان دەکەم دەشێمە بابێنەکەن زەهرای زەهرا دەڵێ ڕۆژانە خۆبەخش بەتیم ئیش دەکەن ئەو خۆبەخشانە یعنی بەس لەسەر سێکتەری ئیژینگە کە دەڵێ 600 بۆ 800 بۆ 1000 ئەو خۆ لێک موقع هەردوو ڕەگەزن هەردوو ڕەگەزە بەڵام زۆر ئیشێک دەکەن پێم خۆشە باسییان کە زۆر ئیشێک دەکەن طبعا ئەو خوبەخشت ما وەکم پێشش ئاماژە پێدا خوبەخشی ژینگەی فەرقن دیگەر هەر خوبەخش لە بارێکی دیکەدا چونکە ئەو خوبەخش لە باری ژینگەی شول دکەتن فکرەوە ئەوە نییە و وەختێکی دەخلاص بێت وەختێکی دە ئیسفادەیەکی مادی لێگەتن تنێ هەستێکی نەفسی هەستێکی دەرونیە و مرتاح ببیتن بە ئەنجامدانە شولەکە باش ئێجا گەنجێمە تااقەتە هەی هەندێکە وەختیشی هەی باشە ئەو کەس تێن یعنی لە بۆری ژینگەیدا تااقەتە خو وەختی خو سەرف دیگەن ئەو زۆر زۆر پێ خۆشحاڵیشن گوری ئەزمونە من کە ئەوە 2 ساڵە ئەستدا ئەگەر مدەیەکی من چالاکی نەمینن بۆ نمونە ئەو مانگە ئاخیرمە چالاکی نەمابین یعنی چەندەها خوبەخشە تەلەفۆن کرد ئەرێ بۆچی چالاکینینە باشە خۆبەخشیەکە بەڕێی تو مثلا بە سەعاتە یان مثلا خۆبەخشمانێ 1 ساعت ئیش دەکات خۆبەخشمانەیە 10 ساعت ئیش دەکات خۆبەخشمانەیە 100 ساعت ئیش دەکات ئایا خۆبەخشێک پێویستە لە ڕۆژێکدا چەند ساعت بۆ ژینگە ئیش بکە بۆ ئەوەی سوودی بۆ ژینگە هەبیت پێویست ناکێت ساعتێکی دابنێتن چونکە ئەو کەسێ بۆ ژینگەی خوبەخش بیتن ئەس دەشم بگرتنەوە ئەوە کازێدە شور بکەم دشم کوپسێکەکە ئیسرائیل لەگەر ڕێیەکەی زارای جیاوازێکت هەیە شەمان لەگەڵ ڕای زەهرام ئەو پرۆژەی تو ئەو پرۆژەی تو کە باسی دەکەیت تا چەند مەسەلەن ئەو خۆبەخشانەی کە لەگەڵەتونە مەسەڵەن پاشماوەی ئاژەڵی کۆ دەکاتەوە ینی کارێکی جیاوازترە لەوەی لەگە دارچاندنێ بەڕای تو خۆبەخشی و یەکە سەعاتێک بی بەقەدەر 10 ساعتی سمینارێک نییە یان زانی کاک ئاسو ئەو کەست کو لە بۆری ژینگەیدا شولتکەن یعنی بۆ نمونە بلیشندێک و لە ماڵی ڕوتینەکە ژیانە باشەبی بوو پاراستنە ژینگەی لە دێریش شول زۆر زۆرێتە یعنی چەند وەختی خۆ و دەرفەتت خۆ کار بینم بۆ هەندێک خزمەتێکی بکەم بۆ نمونە نیکمە ما زۆر زۆر بارێتە هەتا تشن لە ماڵە خۆ بارێکی ژینگەیدا هاوکار بن هوشیارەیەکی باڵاو بکەنە لە مەکتەبێکی سمینارێکی پێشکەش ئێمە یعنی تەنیا ئەو نییە لایەنەوە بێتگە لە دارچاندن بێتگە لە ریسایکلینگ و پرۆژەکانی دیکە لە هەسارێ یە پرۆژێکی تریشمانێ ئەو زۆر زۆر مویمە چونکە ئێمە باسی گەنج و کۆمەلگاکەین پرۆژەی بڵاوکردنی هوشیاریە یعنی لێرە ئەمە ئەچنە مەکتەبەکان ئەچنە زانکۆکان یاخود لایەنەکانی دیکە سمینار بڵاوکرێتەوە لەسەر ژینگە و پێشبوونی ژینگە و خەڵک گەنج هۆشیاریان ڕۆشن بیرە ژینگەی غێری دی گەشی هەردوو بێتن خۆ دەبێت سەرتا هۆشیارەکەی بەرگێتەوە دەستە قۆناغی ڕۆژ یان هوشیاری هەیە ئیشی پێناکە گوێ پێنادە بۆ گوێ پێنادە چونکە دەبینی کەسانی دەوروبەری هوشیار نین یان مەسەن کەسانی دەوروبەری پێگەری هەیە بە جۆرەی ئاستی خۆی بەڵام هاستە هۆشیاریەکەی ئەتو بۆ زیاد دەکەی ئەرک واجبمانە بژگەلەوەی کە ئەرکێکی سەربازیمان هەیە ئەرکی پاراستنی ژینگەشمان هەیە زیاتر لە سنوورەکانی دەروەی شاریانی چیەکان ئەوانە کێشەی و گرفتمانیش زۆرە ئەماش ینی وەکو ئەوەی زۆر کێشە گرفتمانەیە بەڵام کێشە گرفتەکانی ئیمە دیارە مەسەلەن کێ دەبێت چارەسەری بکاتن مەسەن بۆ نمونە لە وەرزی هاوین کە لە کوێستانەکان ئاگر بەردەبتەوە شوێنەکان زۆر بەرزن سیارە ناگاتە ئەو شوێنانە تیمەکانی شارەوە بەرگری شارستانی ناگەنە ئەو شوێنانە دەبێت پێشمەرگە بگاتە ئەو شوێنانە پێشمەرگەش بە پێ ئەگە بێ بگاتە ئەو شوێنەکە لەوانەیە ڕۆژێکی پێ بێ هەتا بەس بگاتە ئەو شوێنە
کە دەگاتە ئەو شوێنە دەبێت شتێکی لەگەڵ خۆی ببە ئاگرەکەی بکوژێناتانە مەسەن بە پەلکیدا ببرێتن یان ئاگر بەر دروست بکاتن ئاگرەکەی بکوژێنێتەوە ئایا کاتێک لە بەر ڕۆژێ دەبی دیۆکسین دروست دەکا لە کاتی بەستنیش کاریگەری هەیە یان نا؟ ئۆکەی بێنە سەر ئەو بابەتێکە کاگاسۆ باسی کرد بۆ یەکێک لە مشکل هەرە گەورەکانی ناوچەکەماندا لە کوردستانیش طبعاً ئاستی ژینگەی لە هەر جەیەکی بە پلە دادەنرێتن لۆ نمونە گەورەترین کێشە لە بۆی چیە؟ طبعاً گەورەترین کێشەیمە پێم داتایەکان گۆڕانی کەشوهەوە کوردستان و عێراق غەربی عێراق باز دەکا پێنجەمین وڵاتە کە لە بۆ ئەوەی گۆڕانی کەشواتی لێ دەکەن ناڵێن وڵا ئەزیەتی دەدا نە تەختی دەکە کاولی دەکاتن لە ڕووی هەبوونی وشکە ساڵی لە بوونی خۆڵبارین لە ئافاو باران و ئەو بابەتانە ئەوجا بەڕای من یعنی ئەو کێشە ژینگەیانە بەتابێت کە سەوزاوی خاک و گوندەکانمان وا چۆڵ دەبن گەورەترین کێشەیە بەڕای من یان ئەگەر هەموو لایەنەکان بێن هەمانجی بکەن یەکەم جار بە پلا دەبی ئیش لەسەرەوەی بکەن کە ناوچەکان لە بیابەنبوون بپارێزن بیکەنە شوێنە کە شوێنی ژیان هێبی پاشان دێنە سەر پلاستیکەوە بابەتان یعنی ئێمە دەبی یەکەم جار دوورکەینەوە لە بینای کۆنکریتی ئەمە لەوەی لەگەڵتم بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان نەخۆشی درێژخایەنەکانی سەرەتان زۆر بووە هۆکاری سەرەکیش پیسی خۆراکە و پلاستیکە یعنی هۆکارە سەرچەکانە بۆیە ئەمن لە بەشی نەخۆشیەکانە شیکاری نەخۆشەکان بۆی ئەمن پێم باش بوو بۆ ئەوی هاوڵاتیان لە زاری پسپۆڕەکە دەکا ئاشناترە زانیاری باشتر بدا وەک ئەمن ئەوانێ ڕۆژانە من باز دەکەم بەڵام لە زاریوی جیاوازترە لە زاری من بۆیە پێم خۆش بوو ئەتوو ئەمە پلاستیک ئەمە هەمومان نەزانین بە هەزارەها ساڵ ئەوێ هەتا شی ئەبێتەوە لە ناو خاک ئەو یەکێکە لە زیانەکان کە بۆ خاک و بۆ ئەو میکرۆب و بۆ ئەو زیندەوەروردانی کە لە ناو خاکن زیانی هەیە بێتگە لەو شتە یعنی ئێمە ئەگەر بین باسی زیانی مادەی پلاستیکی بکەین لەسەر جسمی خۆمان تەندروستی مەسەلەن کاپی ماستی هەمووی بوویتە پلاستیک ئایا ئەو ماستانەی مەسەلەن لە تورکیا دێ لە ئێران دێ لە عێراقا لە کوردستان معمەلی ماستە ئایا بە گەرمی لە ناو پلاستیک دەکرێت کاریگەری هەیە لەسەر تەندروستی زۆر کاریگەریە بۆ لەبەرەوەی ئەو ماستە لەگەڵ ئەو مادە پلاستیکی لە ناوێت کارلێکە کە مادە کیمیا هەردوو ینی لە ماستەکە ئەوە بەکار هاتووە ئەوەی مادەی حافیزە بەکار هاتووە لەبەرەوەی تێک نەچێت ئەوەی دیکەش مادەی پلاستیکی عینەن مادەی کیمیایی بەکار هاتووە هەردوو کارلێکەکان ئەوە یەکێکە لە هۆکارەکانی توشبوونی سەرەتان ئەدی ئیسرا دەبەی ئاوێ هۆکارێک نییە کە لە بەر ڕۆژێ دەگوازرێتەوە ئەوها لەو شێوەیە ئەوش نابتە سەرەتا ئەکیید بارێوەڵە ئەوش دەبێتەوە ئەزان ئەگەر باسی مشکلەکان بکەین مشکلەکان گەلە زۆر باسی حەلی بکەین حەل گەنجێک چاوی لێمێ ئەو بەکاردێنی بەکارێکی شوشە بەکار ئەم بەحسی کردارە خوب بکەین بەس بەحسەندە نەکەین چ مشکلەیە نوکە ما یەکریە چالنج هەفتیانەتە کوبکار اینە یان تا پلاستیک کڕیە باشه یعنی کو ام دیگه اینا چالنج کردی شاید کارگری سه چند کسا چگیریه یعنی من بخو من کار اینا از شان کارگری خوب ببینم یعنی من دید کو از کار بینم برادری نجده کار اینا اجا ما کرا چالنج لنا خوب لنا ورخي ابيات بچی هر سمینارێک بچی هەر دەورێک یا مەتارێ خۆت پێەیە یان بۆ نییە بە هیچ شێوەیەک دەبەی پلاستیک پەرداغی پلاستیک بەکاربینی ئەگەر ئاوی نەخۆی ئەو ڕۆژی بۆ نییە پلاستیک بەکاربین لەبەرەوەی ئەتوو کارێکی خۆبەخشی ژینگەیت بڕیاردایە بیکەی دەبی بە هەموو شوێ پلاستیک تەرەکەی ئێستا چکل کۆتایەکە نزیک دەبین و حەزم لێ بە یەک ڕستە هەر هەمووتان چکە گەنجێکی زۆر تەماشامان دەکەن گەنج و ژینگەی بەیەکەوە ببەستنەوە کاگاسوورەت و دەست پێ دەکەم بە یەک ڕستە دوو ڕستە پێمان بڵێ گەنج چ بکە لە بۆ ژینگەی گەنج و ژینگە پێکەوە ژیانێکی نوێ مسۆگەر دەکات جوانە عادی تو زارە گەنج لە هەر جایکی بیتن دەشت بەشداری بکەێت لە پاراستنە ژینگەی دەشت گەلمەشدا لە دەرفەتە بخۆزیتەوە بەشداری بکەێتن لە پاراستنە ژینگەی و بەرە پێشبرنا ژینگەی ڕاستی گەنج بناغەیە تاو ئەسارن دەیدەبێت دەست خۆش بشەی ماخانەت و گەنج و ژینگە بەیەکەوە بەستیوەکو دوا پێ تەنیا حکومەت و ژینگەی پێکۆ بیستیدا حکوومەت و ژینگە ڕێژێکی زۆر گەنجنەوە حکوومەت دانا دەڵێم تۆ بە دڵسۆزی ژینگە دۆست بە ژینگەت بە ماڵی دووەمی خۆت بزانە سراخان ژینگە و گەنج لە ڕوانگەی تۆ وڵاهی ژینگە بخۆی ینی ژیان ئەوجا ئەگەر تەمەشای ئەوەش بکەین ژیان ئەم دنیا هەموو لەسەر گەنج ڕاوەستاوە ینی ئەمە سەرکەوتن ئەو ئیشانێکە مهمە بکرێتن دەبی گەنج بیکاتن لێ ئەگە هەردوو پێکەوە ببەستین ینی گەنج و ژینگە پێکەوە دەبنە ژیانەکە ئەگەر هەوڵی بۆ بدەن و بە باش فکری لێ بکەن کارەکانی ژینگەم هەموو جارە دەڵێم ئەوەی لە ژیان پیرۆسترە کوردستانە بەوە بکەن کوردستانی عزیزمان بپارێزی ژینگە بەخۆی سنووردار نییە بێ سنوورە ئینشاءڵڵا و ئەپیامنیش ئەوەیە هەمانجی گەنجان کلیلی بەرەو پێشبردننی ژینگە و قوتارکردنی ناوچەکەمانە لە هەموو
مەترسیە ژینگەیەکان دەستی هەموو لای چی خۆش بێ ئینشاءالله کۆبنەوەیەکی بەرهەمدار بووە دەستتان خۆشحاڵ دەبم انشاءالله لە داهاتوێ نزیکتر گفتوگۆیەکەی دەوڵەمەند دەکەین کاتێکی زیاتر گفتوگۆ دەکەین بۆی بتوانین لەسەر تەوەری زیاتر گەنجی زیاتر بێتە ناو زیاتر بێتە ناو ئەو گفتوگۆی ئینشاءالله بە بەرهەمی زیاتر ان شاء الله